طبعا بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیاری بات و ملزەمە و پێویستە سەرجەمرانەکان پابند بن پێوەیە. ئێمە پێمان وابوو لە ئێستاە کاتی ئەوە نییە کە ئەو بڕیارە دەربچوایە، پێویست بوو بە تەفاهمات لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو بابەتانە یەکلای بکرێتەوە. ئێمە سیاسەتی یەکێتی وایە کە نەبینە تەڕەف لە دژی تەڕەفێکی تر، واتە ئێمە نەبینە بەشێک لەو ململانیانەی کە لە نێو ماڵی شیعەدا هەیە و پێمان وایە پێویستە نێو ماڵی شیعە بۆ خۆیان ڕێککەون دواتر ئەو پرسانە یەکلا بکرێتەوە. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئەو بووینە کە پرسەکانی عێراق یان ئەو بابەتانەی تەشکیلکردنی حکوومەتێکی تەوافقی بێ و لەسەر بنەمای بنکە فراوان کاری خۆی بکات. هەمیشە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەرگاکانمان واڵایە بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر بکەین. ئێمە پێمان وایە خەبات 100 ساڵە ئێمە خەباتەکەین لە پێناو پرسەنەتەوایەتەکانەوە. پێویستمان بەوە هەیە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئێمە بە یەکدەنگی و بە یەکڕێزی بچینە بەغدا و پرسی سەرۆکۆماریش بە هەمان شێوە ئێمە لەگەڵ ئەو پرسە لە نێو ماڵی کوردیە چارەسەر بکرێ ئەنجار بچێتە بەغدا. بۆیە دەرگاکانمان واڵایە بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر لەگەڵ سەرجەملایەنەکان و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان شا بکەین. پرسی سەرۆکی کۆماڵیار تەرشیحکردن بۆ ڕئیسی جمهوری عێراق دیارە ئەمە بە پرۆسەیە یا بە ئالیەتێکی دیموکراتی لە ناو قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانە تێئەپەڕێەوە. بۆ ئەم پرسە لە پێشووتردا کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە بۆ ئەوەی دەنگ لەسەر بەڕێز دکتۆر بەرهەم دراوە لە ناو قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم ساتە هەر لەسەر ئەو بڕیارەیە کە جەنابی دکتۆر بەرهەم کاندید یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەو پۆستە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کە حکوومەتی تەوافقی ضرورەتی هەیە لە ئێستاە دروست بێەوە. لەم قۆناغەشە پێویستە سەرجەم پێکاتەکانی عێراق سەرجەم کوتلە سیاسیەکانی عێراق پێک بێن لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی تەوافقی ئەو حکوومەتە تشکیل ببێ و ئێمە وەکو نیشتیمانی کوردستان هەمیشە لە ڕابردوو و لە ئێستاشدا کارمان بۆ ئەوە کردووە کە ئەو نەزعە تائیفی کە هەیە لە نێوان پێکهاتەکانە سوننە بێ شیعە بێ و ماڵی کوردی بێ کار بۆ ئەوە بکەین کە نەمێنێ و بە سیغەیەکی تەوافقی بگەین بە سیغەیەکی تەوافقی بۆ تشکیلکردنی حکوومەتی داهاتوو. چونکە لە ڕابردوودا لە کاتی ئەوەی ڕژێمەکانی پێشووترا تەجروبەی ئەوەمان هەبووە کە بە نیزامی ئەغلەبیە پێکهاتەکانی عێراق و بەشداری نەکردنیان دیکتاتۆریەتی لێ پیا بووە. بۆیە بەلامانەوە گرنگە کە ئەم جارش حکوومەت لەسەر ئەساسی تەوافقی پێک بهێنرێت. وەک یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە کە گرنگە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئەنجار ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێت.